دەستخۆشی لە هەموو کەسێکەکەم ئەگەر بە کۆمنتێک یا بە لایکێک هاوکاری منی کرد بێ وەگەونی بیر لەوە ئەەکەمەوە کرێ خانووەکە چی بوو یا بیرکەمەوە ئەی چۆن پێم ئەدرێ چۆن پێ نادرێ ئەو بیرکردنەوەکەمە پاڵی کوڕەکەم چۆن پەروەردەیکەم وەڵا پێناسە ناکرێت دڵخۆشی من دەستخۆشی لە هەموو لایەکەکەم دەستخۆشی لەو پێم نێرە بە ڕێزاناکەم دەستخۆشی لەم کۆنگرە ڕۆژنامەی نووساکەم دەستخۆشی لە کاک فاخرەکەم دەستخۆشی لە جەنابی دکتۆر و کاک نەژاد و دەستخۆشی لە هەموو کەسێکەکەم ئەگەر بە کۆمنتێک یا بە لایکێک هاوکاری منی کرد بێ و 2016 من و هاوسەرم زاوەچمان کوڕە لەو کاتۆ کرێچین تا ئێستا وەڵا ئەوەی ڕاستی بێ ئیتر ئەبێ ژیانت چۆن بێ کرێکی بیت و دوو مناڵی نەخۆشە هەبێ و ئەو بڕیواری داتێک کێ تەماڵە بەش ناکاو ینی نازانم پێناسەی نییە وەڵا زۆر کاکە چکە بێستە بۆ نمونە کوڕەکەم ڕاستە ئیلاج ناخوا بەس چوونە دەرەوەیەکی باوەڕ کە 25,000 بۆ 30,000 ویست یعنی هاوسەرم مانگی 500 هەیە 200 ئایا بکرێ کچەکەم ڕەبوویەتی تێگەی دڵنیابە بە تەکید نیوەی ڕێگاکەمان بڕێوە وەگەونی بیر لەوە ئەەکەمەوە کرێ خانووەکە چی بوو یا بیرکەمەوە ئەی چۆن پێم ئەدرێ چۆن پێ نادرێ ئەو بیرکردنەوەکەمە پاڵی کوڕەکەم چۆن پەروەردەیکەم هەموو دایک و باوکێکی خاون پێداویستی تایبەت وەکو بڵین ماڵی من پێویستیان بێکە نیشتە جێبوون و پێویستیان بە مڕاعاتە و پێویستیان بە هاوکاری و پشگیری و سەپۆرتە ئەگەر بچیتە کۆمەڵی ئۆتیزمی سلەیمانی زۆربەی ئەو دایکانی کە ئەم حاڵەتی منیان هەیە دەستیان کورتە یا ئەو ماڵانە هەمویان دەستیان کورتە يعني پێویستە کە هەر سەردانێکی کۆمەڵە بکەن ئەو ئەزانن بە چ مەعانەتێک کاتی ئەپەڕن ئەم خاوەن پێداویستی تایبەتانە